ئەوان پێڵەن خەرک باش ینی زێڕی ئێرانە ئەو دورگەیە. ئەمریکا چاوی لەسەر ئەوەیە کە دورگەی خەرجی ئێرانی بە تەواوەتی بگرێت و کۆنتترۆلی بکرات. ئەم دورگەیە چییە؟ و ئەمریکا ئەمەی پێ دەکرێت؟ دورگەی خەرج ئەوان پێڵەن خەرک باش ینی زێڕی ئێرانە ئەو دورگەیە. کەنزە بەڵێ کەنزە بەڵێ ئەوە بۆ ئێران، چونکە گەر تۆ سەیری ئێران بکەی نەوتەکەی بەکوێیە ئەڕاتن. تۆ نەوتی ئێران بەسەرەکی لە چۆ دەرەچێتن منتیقەی عەبادان، لە عەبادانەوە دێتن بۆ خەرک. لە خەرک لێنانە چی سەفینەی نەوت هەیە کە بار بکە لەو ڕەسیفانە وەسێ ڕەسیفی زەخمی پێوەیە. هەتاکو لە جەنگی عێراق و ئێران، یعنی عێراق هەموو قورسی خۆی کە فڕۆکەی تازەی وەرەگر لە فەڕەنسا لە جۆری میراجوانە بەردەوام لە خەرجیەدا بەس نەوتەکەی نەڕواتن. ئەگەر ئەمریکاوێ بگرێتن ئەوە شریانی سەرەکی ئێرانە بۆ نەوت ناردن، تایبەتی بۆ چین و ئاسیا. لەبەر ئەوە زەحمەتە بیگرێتن، چونکە وەکو بڵین دورگەی قەشەم و ئەوانە نییە، ینی زۆر نێزیکە لە ناوچەی چی پێڵن بەندەر عەباس و ئەو منتیقانە. لەبەرەوە زەحمەتە بیگرێتن و ناڵێم ناتوانێت بیگرێت، بۆی هەیە بیگرێتن کاری لێ بکە. بەڵام لە هەمان کاتە تۆ لە بیرت نەچێتن ئێستاکە ینی نەوت ناڕوە، هەتاکو نەوتی ئێران ناڕوانەوە کەر خەلیجیش گۆڕانکاریەوان ناکاتن. چوونە وێنانە ئینتیحارە، ینی بە موشک و بە موسەیارات ئێران وازی لێ ناهێنێ هەرە بێ دەری بکاتن.